ڕاستە ڕێژەی مردن لە چاو شارەکانی ترا وا دەرەکەوێت کە لە پارێزگای سلێمانی زۆر بێ، بەڵام من دڵنیاتانەکەم خزمەتگوزاری تەندروستی لە سنووری پارێزگای سلێمانی لە ئاستێکی زۆر باشا بووە بەراورد بە شارەکانی تری عێراق، بەڵام خۆی لە ڕاستیە کێشە و کەم و کورتی زۆریشمانە بووە. بەڕێزان تا بەهاری ئەم ساڵ ئەبێ هاوڵاتیان خۆیان بپارێزن، ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان و لە خاو خێزانەکانیان بێت. ئێمە تەمەناکەین خوای گەورە دەرگایەک بە ڕووی خەڵکا بکاتەوە تا مانگی سێ ڤاکسینەکە بگاتە دەست ئێمەش و لەم بەڵایە نەجاتمان بێت. بۆیە ئەبێ خەڵک ئەم بارودۆخەوەکو شەڕێک تەماشا بکە، خۆی بپارێزێ تا ئەو کاتەی شەڕەکە کۆتاییێت. و پێم وایە کۆتایی هاتنی شەڕەکەش ئیشەڵا ڕووی لەوەیە کە نزیک بێتەوە و ئێمەش تەمەناکەین بە زووترین کات چارەسەری نەخۆشیەکە بدۆزرێتەوە، خەڵک بگەڕێتەوە ژیانی ئاسایی خۆی. لە ڕاستیە بۆکو ئەوەی کە پێشتر پێشبینیەکرا بەوەی گۆڕینی فەسڵەوە ئێمە پێشبینیمانە کرد و لە هەموو جیهانیشا بە هەمان شێوە پێشبینیەکرا کە بارودۆخی کۆڕۆنا بەرەو خراپی بڕوا. بۆیە ئێستا نەک لە پارێزگای سلێمانی لە هەموو جیهانا بارودۆخی کۆڕۆنا بە بارودۆخێکی خراپات تێپەڕێ لەبەرەوەی کە ئاوهەوا هاوکارە بۆی ڤایرۆسەکە بە خێراتر بگوازرێتەوە و لەبەر سەرما خەڵک زیاتر لە شوێنە داخراوەکان هەدانیشێ. ئەمانە بێ لەوەی کە بڵین پەتاوەرزیەکان تێکەڵاوی ڤایرۆسی کۆڕۆنا بن و جیاکردنەوەیان تۆزە زەحمەتە، بۆیە زۆر جارە و پەتایانی کە پەتای ئاساییشن بە کۆڕۆنا حساب بکرێن